لە زمانی زۆوە وەختی خۆی جێگای منداران بۆ گەمەیان لێ دەکرد دوای ئەوەی حکوومەت هەندێک بایەخی پێدا هەندێک ئەوەی لۆ تەرخان کرد کە مەستەفێکی زۆری لێکردلەوە داچاندن و لۆ گوتچاندن و کرێکارێکی زۆری لە سەردانە بۆ ئەوەی میلەت بریتە باغی پشووی ئێواران پاژەوەی کە باخەکە کۆتایی هات ئێواران زەماوەند و بووک و شتوها دەهاتن لێرە ئیشی بچێنیان بەسەر دەبرد و کاری خۆیان دەڕواند و خواحافیزیان دەکرد دوای ئەوەی ئێستا ئەوە دەیبینین ئەو حەدیقە بایەخی پێ نادێ و بوویتە کاول و بوویتە جێگای پیسایی زمڵدانەی گەڕەچیە ئێستا کەژەوە دەیبینی دارەکانی هەموو بڕاوە کەس احتیمال بەو وەزعی ناداتن کەەوە حەدیقە بووە کاول بۆ برا کوی دڵم بۆی ناستێ ئێرە عادەکەم نیشە عدم بۆ وەستە ئێرەوە وڵا کاچمنەوە ئێستا ئێرەش من پێ چای کرد بەوەسەی مەستەفەکی زۆر عاد و بەراوی خۆم کردی ئێرەش من پێ چای کردە لەبەروی ئێرە ئەو هالی هات ناوڵە بەم یەکدار نەبرێتەوە داری زیاتر لێ بچێنرەوەی وەکو باخەکەی من عالم بێتە زەماوەندی وەکو زاران لۆخەی لێ ڕابگێری وەکو دانیشتوانی ئەو گەڕەکە و نێشخۆنانی ئەو مزگەوتە لە ساڵی 2008ەوە کە ئەو مزگەفتە لێرە دروست کرا ئەمە ئەو هەدیقەیەمان هەبوو بەس وەکو پێویست نەبوو هەچی لێمان دەچان نەدەبووە چەند بنەدارێکی تێدا بوو هەندێک فریزمان لێچاند بوو ئیتر نەدەبووە ئەوە هۆکاری یەکەم هۆکاری دومینیشان ئەمە کاتی نوێژی تەراویحانکەوە لە ڕەمەزانان نوێژمان دەکرد بەڕاستی یعنی کۆمەڵێک منداڵ لەنا ئەو فریزە دایان کردە یاری و شەڕەشەق و نوێژیان لە نوێژخوێنەکان تێک دەدا ئەمە دەبایە بەردەوام یەک دوو کەس چاودێری ئەو منداڵانە بکەین ئەوە هۆکاری دوم هۆکارێکەمان هەبوو کەوە بووە هۆی تەقاندنی دیوار و چیمەنتۆی ناو مزگەوتەکەمان بێگومان بڕینەوەی دار ئێستا کە بوویتە دیاردە زۆر بە ئاشکراش دارەکان دەبڕدرێنەوە ڕوبەرەکەەکان سەوزای نامینەن چ لە ناو شارەکان هەروەها لە دەوروبەری شارەکان لە شوێنە گەشتیاریەکان و ئەوەژەکیت بەهۆی ئەوەیە هیچ چاودێریەک نییە ئێمە پۆلیس دارستانمان هەیە ئێمە فەرمانگەی ژینگەمان هەیە ئەنی کە دەبێت خەڵک و شارکەتەوە بەڵام تەنها ئەوان نازام ئەو لایەنە بەرپرسیارانەی ژینگە تەنها وەک برێ کارێکی ڕۆتینی خۆیان ڕۆژانە دەکەن بۆ مۆڵەت پێدان و ئەو شتانەیە بەڵام کە کاری سەرچیان هۆشیارکردنەوەی خەڵکیە لە پاراستنی ژینگە بە تایبەتی ڕوبەری سەوزای و دارستانەکان هیچ ئەرکێکی ئەوها نەبوو بۆ شێوەیە کە بتوانن ئەو ڕوبەرە سەوزای بپارێزن بەداخەوە لە سنووری کۆ ڕوبەری سەوزای بەرەو لە ناوچوون دەچێت ئەوەی هەیە نامینێ ئەوەی دەچێندرێش هەر نابێتێ بەهۆی خزمەت نەکردنیان ئاو نەدانە یاخود خەڵک نایپارێزێ و ئەگەر بچنە شوێنە گەشتیارەکانی کوێ دەمزیەکانیش ئەوە بەهۆی بەدواداچوونی ئەو ڕێکخراوی ئێمە کە هەناسەی سروش بەدواداچووی وەکتووە سەتانەوەتی دارەکان بڕاوەتنەوە یان بوویتە شوێنی کشت و کاڵی یاخود کردوتیانە خان و مەزرعە ئەو شتانە و بێگومان ئەوەش زیانی زۆر هەیە هەم بۆ پاکبوونەوەی هەوا ئێمە پێویستمان بەدارە هەر دارێک ئۆکسجین بۆ 5 کەس دابین دەکات پیسبوونی هەوا کاریگەری زۆری هێرسە تەندروستی مرۆڤەکان ئەگەر دار نەما بێگومان ئەو کاتە زیانێکی زۆر لە هەوا دەکات بەهۆی ئەوەی ئۆکسجینیش نامینێت و لەلایەکی دیکەوە باڵندەکان دەڕۆن زۆری باڵندەمان هەیە ئێستاکە نەماون لەو شارەدا بەهۆی ئەوەی دارەکان کە نەمینێن ئەوانیش دەڕۆن دەستنە شوێنی دیکە و گەشت دەکەن لەوانەیە لە سنووری وڵاتیش نەمینێن نەک لە هەر کۆیەیان لە کوردستان.